بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خواه داوال لأكن بناوي جوانا بصفة برزة باسم عظمت أم كلماتاني كإيلين لمن قبولك. خوشویستانم ئەم مەجلیسە ئەبێنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە ڕوو ئەکاتە یەکێک لە هاوڵە بەڕێزەکان کە بریتیە لە ئەشەجی کوڕی عەبدی قەیس. ئەشەج گەنجێکی گورج و گۆڵ و تون و تۆڵ لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. جارێکیان لە خزمەتیا بوو، ڕووی تێکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، پێوت ئەی ئەشەج، دوو خەسڵەت و صفەت لە تۆیە هەن، خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆریان خۆشەون ئەو دوو صفەتە. ئەویش زۆر خۆشحاڵ بوو، ڕووی کردە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، یا ڕەسوڵ الله ئەم دوو صفەتە چین پێم بڵێ تا بزانم کامانن. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، فەرمووی ڕۆژووی ساڵ هەمووی ئەگری هەموو شەو نوێژەکەی؟ ئەوەی پێ نەوت. ئەبێت چی بێ ئەم دوو صفەتە لەم گەنجە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم پێیان خۆش و خۆشیانە. هەوڵیدا صفاتەکانی بزانێت کامەیانە، لەوە ئەچێت شەو نوێژێکی زۆر بێ، قورئان خوێندنێکی زۆر بێ، تاعەتێکی زۆر، نا هیچ شتێک لەمانە نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ڕووی تێکرد و فەرمووی ئەم دوو صفەتە بریتین لە دووشت: الحلم والأناء. الحلم والأنات یەکەم شت بریتە لە حلم و لە سەرخۆیی و هێمنی تۆ، دووهەمیش بریتە لە ئونات و پەلە نەکردنی تۆ. هەردووکیان ئەم دوو صفەتە نزیکن لە یەکەوە. واتە تۆ ئەی ئەشەج دوو صفەتێتیە، ئەم دوو صفەتە لە نوێژ، لە تاعات، لە عەبدایەتی، نانا لەوانە هەموو گەورەتر. ئەم دوو صفەتە زۆر گەورەیە. ئەگەر ئینسانی موسڵمان هەندێک خەسڵەتی معنەوی هەیە لە خۆیان بەهێزی کە بڕواکەن هەنێ جار جێگەی شەو نوێژ و زۆرێک لە سونەتەکانی بۆ ئەگرێتەوە. یەکێک لەو صفاتانەی کە زۆر خوا پێی خۆشە بریتە لە سەرخۆیی و هێمنی ئینسان، کە ئەمە ڕەوشتێکی زۆر بەرزە. یعنی فەرمایشتمان هەیە، پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمایە دوو کەس هەیە دانێکیان شەو نوێژی زۆرەکە، تاعەتی زۆرەکە، شەو هەتا بەیانی بە پێوە ئەوە سێ قائیمە قورئانە خوێنێ، بە ڕۆژە بە ڕۆژوو. ئەفەرمە کەسێکی تریشە هیچێک لەمانەی نییە، بەڵام بە ئەندازی ئەو خێری بۆ ئەنووسرێت. چۆن؟ إن الرجل ليبلغ بحسن خلقه. أخلاقي برز لإنسانا أدقينة أو بلا برزة درجة قائم الليل وصائم النهار. أدقينة أندازي كسيكا بروجة بردوام بشويشة بردوام بيا وستاء وخليكي إنه يشكرنو بارانو لا غانو إلى برد رب العالمين. كم أخلاقي برزور قرنجة. فلسفة إسلام للرافعي، إمام الرافعي صاحب وحي القلم عن برسيوتي، أن فلسفة الإسلام لدو كلمة وكوكرة وفرموا إنه ثبات الأخلاق. أخلاقي جورة دام زاندن جاك باسي أخلاق كم عزيزان. تصور ما كان مسألة أخلاق تنها بريتيبة لويك إنسان بونمونا للروج جنسية كوا أخلاقي برز أو بشكل أخلاق، بس أخلاق زور جورة. أخلاقي زمانة شون، أخلاقي تشاوت شون، أخلاقي جوكانة شون، أخلاقي دسيتو شون، أخلاقي ضليتو شون، ضل أخلاقي هي كسي حسود، أخلاقي حسادة، أخلاقي خراب للدروني أبي أخلاقي برز حسادتي النبي بل نكردن هي مني هادئي تور نبون همو أمان أخلاقيات وصفاتي برز إنسان. جاري وها كسي قبيني زور خاوني طاعات وعبداتي زور نية، بلام سيركي حساب أكل للرجي قيامتها للريزي أو كساني كواشون يجيان كردو للريزي أو كساني كبروجا بونو رجي سنتي زونا بوي أخلاقي برز زور قرنج. أخلاقي برز لقل خوتا، لقل منالكانتا، لقل دايكو باوتا، لقل دراوسي ودورو برا، لقل همو أمتي في غمري خوا صلى الله عليه وسلم. أخلاق كامل شون تشيا أما قرنج. بوي عزيزانو چنه بكري إنسان هول بدا ميزاني حسناتي خوي قرز كاب أخلاق يشتكى ميكرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ومن باسەکە چی زۆر قورسە لە ڕۆژی قیامەتە. یعنی ئێمە
ئەچینەوە حوزوری خوا بڵێن خوایە چیمان هەیە بڵێن نوێژەکانمان بڵێن ڕۆژوەکانمان بڵێن زەکاتمان بڵێن حەجمان بڵێن ئەمانە واجبەکان هەموویە بێ جێبەجێکی بەڵام شتێک هەیە زۆر قورسە لەناو میزانی حەسەناتە ئەفەرمێ ما شيء أثقل في الميزان من حسن الخلق من خلق الحسن يا حسن الخلق ئەفەرمێ هیچ شتێک نییە لە میزانە لە ڕۆژی قیامەتە قورس بێ بە ئەندازەی ئەوەی کە ئینسان ئەخلاقی بەرز و ئەخلاقی جوانی هەبێ باشترین ئیماندار کامەیە کە ئیمانی دامەزراوە ئەکمەل المؤمنین ئیمانە باشە کامێ ئوحاسنهم ئەخلاقا کامیان ئەخلاقی زۆر بەرز و ڕەفیع و عالیە سەلیقەی ئەخلاقی زۆر بەرزە ئیمانی لە هەموویان کاملتر ئیتر ئەمە طبعا ئەمڕۆ لە زمانی ئەمڕۆ لەوەی پێوتی ئەتەکێت ئینسان چۆن لەگەڵ خۆیان ئەژی چۆن لەگەڵ خێزان و دەور و بەر و مجتەمع و کۆمەڵگا چونکە ئێمە هەموو دین دووشتە چۆن لەگەڵ خۆیان ئەژی چۆن لەگەڵ عەبدەکان و مەخلوقاتی خۆیان ئەژی ئەخلاقی تۆ بەرامبەر بە دارێک چۆنە ئەخلاقی تۆ بەرامبەر بە گەردوون چۆنە ئەخلاقی تۆ بەرامبەر بە هەوا چۆنە هەوا بەرامبەر بە ژینگە چۆنە بەرامبەر بە هەسارەی زەوی چۆنە ئەخلاقی تۆ لە کامایە لە چ مستەوە چونکە ئەخلاق بابەتێکی زۆر گەورەیە فەلسەفەیەکی زۆر گەورەیە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر مراعاتی بکە ئەفەرمێ کامانن ئەخلاقیان بەرزە ئەوانن کە خەڵک ئولفەتیان پێوەگرێ ئەوانش ئولفەت بە خەڵکە وەگرن ناو خەڵکان ناو کۆمەڵگان بەخوا خیر لە کەسێکە نییە وشک و ڕق و تەق نەپەیوەندی لەگەڵ خەڵکا بێ نە خەڵک پەیوەندیان لەگەڵا هەبێ ئەم دینە دینی کۆمەڵایەتیە وفرمايشتي في غمرجانا صلى الله عليه وآله وسلم أفرمى ولا خير في من لا يألف ولا يؤلف خير نلا كسيكا ألفت بكسو ناقر كسر ألفتي بيو ناقر دورة بريز بو خوي كلاي خوي قرتوا بان نيبا نا أم برنامج بيروزا بيوسي بكسي أخلاق برزل نوكو ملقايا أخلاقيتو لبازارة أخلاقيتو للسياسة أخلاقيتو لخوێندنە لە ئیدارەیە یعنی لە هەموو شتێکە ئەخلاقی تۆ کامەیە تەنانەت لە زەرعاتێکە ئەخلاقی تۆ چەندێکە بای چەنە ئەمە مەفهومێکی هەڵە بۆ جەنابتان ڕاستکەمەوە ئەویش ئەوەیە کە زۆر کات ئەوترێ ئەگەر ئافرەتێ شووی کرد بە دوو کەسی دیندار یەکەمیان وەفاتی کرد و دووەمینیشیان وەفاتی کرد شووی کرد بە سێ کەس بە چوار کەس بە هەر چەندێک طبعا ئافرەت هەبوو لە مێژووە زۆر شووی کردووە لزماني إمام علي أفرتك وبيانا وتقتالة الرجال يعني بياو كجاكا أي هاوار حركز بهنا أمرت يا أكو جال جنجيكا لأخيرا بإمام علي نوتيان أمجنا زور شوما حركز الشوبكا بهركز إيكوجي فرمي لي قرن وخو شو يكر بإمام علي وفاتي كرا أفرتك نايوان لنا قتالة النساء أم بكوجيش نبكوجاكا ئێ باشە ئافرەتێک چەند شوویەکی کردو لە ڕۆژی قیامەتە بۆ کامیان ئەبێ زۆر کاتێ ماڵێن بۆ ئەخیریان ئەبێ فەرمایشتێکی و ڕیوایەتێکەیە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ پرسیار کرا لە خزمەتیان فەرمویان ئەگەر کەسێک سەلەمە پرسیاری کرد فەرمووی ئەگەر دوو هاوسەری هەبێ چونکە سەلەمە پێشتر شووی کردو بە ئەبوو سەلەمە دوای شووی کردو بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم پرسیاری کرد یا رسول الله صلی الله عليه وآله وسلم ئەگەر کەسێک شوو بکا بە دوو کەس بۆ کامیان ئەبێ لە بەهەشتا فەرمووی بۆ کامیان ئەبێ تەکون لأحسنهما خلقا کامیان ئەخلاقی زۆر بەرز بێ لە بەهەشتا و ئافرەتە ئەدرێتەوە بۆ کەس بۆیە ڕەوشتی بەرز عەزیزانم زۆر گەورەیە مهمە ئینسانی ئیماندار ئەخلاقی زۆر بەرز بێ والله ئەخلاق و ڕەوشتە بەرز نەبێ نوێژ و تاعەتی هیچی پێ ناکە پرسیاریان کە لە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم باسی ئافرەتێکیان کرد وتیان ئەوە نوێژەکە بە ڕۆژوو ئەبێ خەیر و خەیراتی زۆر ئەکا بەس ئازاری دراوسەکانی ئەدا ڕەوشتی باش نیە لەگەڵ دراوسەکانیە زمانی پیسە لەگەڵ ئەم دراوسێ لەگەڵ ئەوە شەڕەکە لەگەڵ مەشاکل دروست یان لە بینی ئەقرانە لەگەڵ ئەم خزمە لەگەڵ ئەو خزمە مەشاکل دروستەکە فەرمووی هي في النار فەرمووی ئەو ئافرەتە لەناو ئاگرایە نوێژەکە بە ڕۆژوو ئەبێ سەدەقە ئەکا فەرمووی لەناو ئاگرایە وایە کچەکانم ئەبێ زۆر ئاگاتان لە فەرمایشتە بێ والله جاری وایە ئافرەت قسەی ئەم ماڵ ئەهێنە بۆ ئەو ماڵ قسەی ئەو ماڵە بە یەک عائیلە پێکەوە هەمووی تێکەدا بەسەریەکە کوڕا بێ ئێمە زۆر ئەگەمان لە خۆمان ئەبێ کەسی موسڵمان زۆر هوشیار بێ هەمومان پیاوەکانیش ئاوهاین ئەو کەسێک کە ئەخلاقی بەرزی نییە قسە ئەکا ئەهێنێ ئەبا مەشاکل دروستەکە بەڕێز نییە لەگەڵ خەڵکە
با نوێژ و تاعەتی هەبێ نوێژ و تاعەتەکە فریای ناکەوێت ئەخلاقی بەرز فریاتەکەوێت لە قیامەتە بۆیە هەمومان پێکەوە پێویستمان بەوەیە دوعاکەین دوعا ئێمە ئەگەر سەیری ئاوێنەیە بکەین ئەڵێن خوای اللهم كما حسنت خلقي خويا چۆن جوانت کردم ئاوا ظاهرا چاوت پێداوم گوێت پێداوم لوتێ پێداوم زمانە پێداوم پێستێکی جوانت پێداوم هەست و شعورە جوانت کردم لە ظاهرا جوان فحسن خلقي دەی خوای ئەخلاقیشم بەرزکە ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی ئەخلاقی خۆمان ڕێژەکەی بەرزکەینەوە ثقافەتی حەضارەتی ئیسلامی بێت لە تۆیان ڕەنگی دابێتەوە حەضارەتی ئیسلامی تەنها ئەوە نییە بینا بچێ بە ئاسمانە ئەمە عەقڵێکی دواکەوتووە دەوڵەتی وا هەیە زۆر لاوازە لە ڕووی ئیداری و بێکەڵک هەندێک بینای جوان جوانیشی کردو بینە ناکاتە دەلیلی حەضارەت ئەخلاقی بەرز ئەکاتە دەلیلی حەضارەتی گەورە دەوڵەتی وا هەیە مەتاری زۆر گەورە و جوانی هەیە بەڵام ئەخلاقی گەورەی سیاسی نییە ئەخلاقی مەلیکایەتی نییە ئەخلاق یعنی پێویست ئەکە ئێمە موسڵمان زۆر ئاگامان لە مەسەلەی ڕەوشت و ئەخلاق لە هەموو بوارەکان ئەکارکەین تۆ لە هەر شوێنێ هەی لە هەر جێگەیەکەی ئەخلاقت بەرز ڕاگرێت خوای گیان داوات لێ ئەکەین چۆن دەموچاوی ئێمەت بەظاهر وەکو هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لێ کردووە خۆ داوات لێ ئەکەین باڵتین و ناخمان وەکو ئەوان لێ بکە ئەخلاق و ڕەوشتمان وەکو ئەوان لێ بکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه